من بحكمي کە دانیشتوی قەزای دوکانم و خەڵکی وێش مۆنیۆنەری قەزای دوکانم لە پەرلەمانی کوردستان قەزای دوکان بە نمونە دێنمەوە کە ژمارەی دانیشتوانی زیاتر لە 50,000 کەسە و 5 ناحیە گەورە لە سنووری قەزاکەدا هەیە. ئەم ساڵ لەو پرۆژانەی کە پێشنیار کراوە لە سنووری و قەزادا بکرێ ژمارەیان 8 پرۆژەیە بای 5 ملیار و 753 میلیۆنە کە ئەم بڕەپارەیە تەنها بۆ نۆژەنکردنەوەی یاریگای شەعب تەرخان کراوە. لە کاتێکە یەکێک لەو پرۆژانە پرۆژەی سەروەریەکانی سەرگەوە کە ئەوە تەواو بۆ دووبارە پارەی بۆ تەرخان کراوەتەوە. خاڵێکی تر یەکێک لەو ناحیانەی کە لە سنووری قەزای دوکان لا دواء لا تواب هفتيتان هي باستراحات بين وقتا ندمي جاب كرم كفرم بەڕێ سەرۆکی پەرلەمان پێشەوا تۆفیق یارە ئەو بۆی کارەباوە خەلەری کارەباوە قسەکان بڕاوە ناکرێت لە بیداتەوە دەست پێ بکەینەوە. من باسی ناحیە پیرەمەگرونم کرد ئەو ناحەیە زیاتر لە 5,000 ماڵ لەو ناحەیە هەیە ژمارەی دانیشتوانی 30,000 نفوسە هەمووی کە سوکاری پاشماوەی ئەنفالی دۆڵی جافایەتی و ڕاگوێزراوانی ئەو مەنتیقە ناوچە جیاجیەکانی کوردستان لەوێ کۆبوونەتەوە. بەڕاستی کارەسات لەوەدایە لە ساڵی 2010 یەک پرۆژە لە سنووری ئەو ناحەیە پێشنیار نەکراوە جێبەجێ بکرێت لە کاتێکە هەروەکو پێشتر بینیمان لە بریەوەی داوای لێبوردن لە خەڵکی و ناوچەیە بکرێ لەلایەن سەرۆکی شارەوانیەوە ئەوە ڕاگەیارە بە خەڵک کە خەڵک کوێر بۆ پرۆژەکانی نەبینیەوە. من لێرەوە ڕای دەگەێنم کام پرۆژانەیە کە منیش نەمبینیەوە نەکەر خەڵک